لیارەکانی هەفتەی سێمی پاڵاوتنی خولیپ لە دووی کوردستان لە کۆمەڵی یەکەم و لە شاری هەولێر یانەی جیهان پێشوازی لا تەختەق کرد. دوای تێپەڕبوونی کەمتر لە دوو خولێک بەسەر دەستپێکی یاریەکە ناوبژیوان لێدانێکی سزای بۆ تەختەقی میوان ئەژمار کرد. کاروان کەریم بەسەرکەوتووی جێبەجێ کرد و سپی پۆشەکانی لە یاریەکە پێشخست. جیهان لە هەوڵی گەڕانەوە بۆ کەشی یاریەکە و گۆڵ یەکسانیدا بوو تا لە خولەکی 35 عومەر محەممەد پێی گەیشت و ئەنجامەکەی بۆ یانەی جیهان یەکسان کردەوە. دوای ئەم گۆڵە هەردوو تیب دەرفەتی گۆڵی زیاتریشیان بۆ ڕەخسا، بەڵام لە دەستیاندا بە تایبەت تەختەق لە کۆتا خولەکی نیوە یەکەم دەرفەتێکی تەواو ئاسانی بەهەدەردا. لا نیوەی دووەم ئاستی هەردوو تیب تا ڕادەیەک لە یەکۆ نزیک بوو، هاوسەنگ دەردەکەوتن لەگەڵ بوونی چەند دەرفەتێک، بەڵام ئەنجام گۆڕانکاری بەسەردا نەهاتوو، یاریەکە بە یەکسانی بە کۆتا هات. بەڕاستی ئەمە لە هەفتەی سێ زارە تەمرینەکەن سێ ڕۆژ، لەو سێ ڕۆژەش لاعیبەکان بخۆ دیتە ماندینە لیاقە شتیانێ و چی فەریقەکان کە ئەمە گەمە پێشەوە لەگە دینارتە تعادلمان کرد ناو دینارتە بوو. ڕاستی یعنی گەمەی زۆر خراپ و لاعیبەکان خراپ گەمەیان دەکرد، بەس الحەمدوللا باش بوو بە تعادل هاتنی دەرێ و ئینشاڵڵاش گەمەیدا بوو دەبێت سەرکەوتوو دەبێت. سیاریە کە یەکسان دەبین ئێوە بە ئیمکانەتێکی خراپەوە و یاریزانەکانمان هەمووی خۆماڵین و دەتوانم بڵێم و دەستخۆشی لە سەرۆکیانە و جێگر و وەستافەکەی دەکەین کە خۆبەخشانە هاتوۆتنە پێش و هاوکاریمان دەکەن و پار و پێرار و ئەم ساڵش هەر بەشدار بووین. بەم شێوەیە یانەی جیهان لە کۆی سێ یاری بووە خاوەنی 5 خاڵ و لە خانەی دووەمی کۆمەڵی یەکەمە یاریدا تووشیان بەرامبەر هەریرە، تەختەقیش بە سێ یەکسانی خاوەنی سێ خاڵە. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.